ئەوەندە ئاسانە بتوانانی لە وڵاتێکی ئیسلامیە داعش دروست بکەیت یان هێزێکی تونندڕە و دروست بکەیت ئەمە بۆ خۆی نابێتەوە بە بەڵگەیەکی منتەقی بۆ ئەو خەڵکانی کە دەڵێن داهێنراوی توندڕەوی و ئەسلی جیهاد و ئەو توندڕەوی کە لەو گروپە چەکدارە توندڕەوەکانە هەن ئەسڵەکەی لە دەقە قورئانەکانەوە دێ هۆکارەکەی لە دەقی قورئانەوە بە هەڵەڵی حاڵی دەبێت ئەمما قورئان لەگەڵ ئەو زوڵ مستەمە نییە بەڵام هۆکاری دروستبوونی ئەوانە چییە؟ هۆکارەکە خراپی پەروەردە و فێرکردنی وڵاتە موسڵمانەکانە یعنی لە وڵاتێکی بۆ نمونە با بڵێم کوردستانی ئێمە ئەگەر سەیری سیستەمی پەروەردە و خوێندن بکەین ئایا ئیسلام وەکو خۆی لە ڕۆڵەی مسلمانان لە گەنجی مسلمان لە خوێندکارەکان دەگەیەندرێ ئەو منداڵە مسلمانە تێبگا ئاینەکەی میان ڕەویە بۆی نەخەڵەتێ بە کەسێکی توندڕە و زێدەڕە و لا ڕێی نەکات و بەرەو تەکفیر و داعشێتی نەیبەن نا یعنی مادەی یعنی دەرسی ئاینی پیرۆزی ئیسلام لە زۆربەی کات کراوەتە دەرسی شەشەمەوە حصەی ئەخیر یا لە ئیمتیحانی وەزاری تۆ حوڕی ئێستا بزانم وای لێکراوە دەتوانیت هەر ئیمتیحانی تیادانەکەی و ئەوەش کە دایان ناو منهەجەکە چەند حەدیثێک و چەند ئاەتێکە تەواو یعنی 12 ساڵ قوتابی دەخوێنێت تا لە 6 تەواو دەبێت 4 ساڵی کولیەش دەخوێنێت لەوانەیە 4 سوڕەتی قورئان فێر نەبێت کەواتە پەروەردەی وڵاتەکانی خۆمان ملەتەکە مسلمانە بەڵام نایە پەروەردەیەکی مسلمانانەی میان ڕەوانەی بکە کە تەسیراتی خارجی لەسەری نەبێت بەسکۆ زۆر جاگرەی لەوەش دەکەن دەڵێن ئەوەش نابێ هەبێ ینی چونکە خوێندنی ئیسلامیمان هەیە و دەڵێن پەیمانگای تایبەت بە زانستی ئیسلامیمان هەیە زانکۆی تایبەت بە ئیسلامیمان هەیە بە بیانووی چی؟ بە بیانووی ئەوەی کە داعش دروست دەبێت ئایا داعش یعنی پەروەردەی دەستی مامۆستایانی ئاینیە مامۆستایانی ئاینی داعشیان دروست کردووە بەس خۆ لە ماوەی ڕابردوودا خەڵکانێک یان مامۆستایانێکی ئاینی دەستگیر کراون چەند بەو تۆمەتە یعنی لە 1000 مامۆستا چەند ئەگەر وەڵا ڕەنگە بەو ڕێژەیە کەم تێگەیشتی کەواتە خەلەلەکە یعنی حکوومەتەکان خۆیان هۆکارێکن لە بەرامبەردا هۆکارێکی تری زۆر زەق و ڕئیسی چییە؟ بەرەو ئیلحاد ڕۆیشتنی هەندێ مەسئولین هەندێ دام و دەستگا هەندێ ئەعلام و ڕاگەیانەکان کە دیاردەی ئیلحاد و کوفر و دوور لە دین تەماشا دەکەین زۆر بە ئاشکرا پێوە دیارە گەنجێکی خوێنگەرمی دیندار کە ئەوە دەبینێت دەڵێ فعلا دیارە فڵانە کەس کە پێی دەوتم ئەمانە کافرن ڕاز دەکات یاڵە کاکە کەواتە میش هات مەسەر عەقیدەی ئێوە منیش بە کافریان دادەنێن دەی چی بکەین با خوێنیان بڕێژین یا یعنی جار وا هەیە یعنی شتیوا جێڵدراوەتەوە بۆمان کاتێک کە دەگیرێن و سجن دەکرێن لە سجن دەزانی چی ئیهانەیەک بە دین دەکرێت لەلایەن هەندێک کەسەوە ناڵم سیستەم و نظامی هەموو سجنەکان وایە بەڵام هەندێک کەسی بێ ئیمان و ملحید و دوور لە دین هەیە لە کاتی تەعزیبدانی گەنجێکدا کوفر دەکات جنێ و بە خۆ پێغەمبەر دەڵێ عەلەیهی سەلام کەواتە ئەو گەنجە ئەمڕۆیا بەیانی کە لە سجن بەربێ 1000 کەسی وەکو من نەسیحەتی بکە بەرەو فکرەی تەکفیر و تیرۆر نەڕوا قەناعەتم پێ دەکات دەڵێ من بە چاوی خۆم بینیم بە چاوی خۆم بینیم چۆن بێڕێزیان بەرامبەر خۆ پێغەمبەر دەکات عەلەیهی سەلام یا کەسێکە لە ڕۆشنبیری یا کەسێکە لە پەروەردە یا کەسێک لە خوێنی باڵا لەو شوێنانەکە پێویستە هەر کەسێک بەرپرسیارەتی گرتە دەست کاکە بەرپرسیارەتی بەس بۆ نییە کە تۆ پارە پەیداکەیت و کە تۆ دەسەڵاتێکت هەبێت و لافی پێلێ دەیت بەرپرسیارەتی ئەوەیە کە تۆ پارێزگاری لە دینی ئەو میلەتە بکەی لە ئەخلاقی ئەو میلەتە بکەی لە ماڵ و سامانی ئەو میلەتە بکەی لە خوێنی ئەو میلەتە بکەی بەڵام قەزیی دین و ئیمانەکە بەلایەنەوە زۆربیان بەلایەنەوە گرنگ نییە دێ بۆ خۆشیان ناهێڵن یعنی ئیلتیزام بە دینی وەکو پێویست بێ ئەمە هۆکارێکی سەرەکیە کە داعش و توندڕەوێتی و زێدڕەوی دروست دەکات زۆر باشە.